بە ناوی خوای گەورە و میهرەبان. نهێنی بەندایەتی لە ڕووکردنە جەنابی حەق و پەرستش و دوعاکردندا نهێنیەک هەیە بە ناوی نهێنی بەندایەتی. گۆزەی شکاوە. دوو هدەی حەسەنی بەسری و ئەوەی هێنایە یادەوە. حەسەنی بەسری دەفەرموێت ئەوەی کە زانستی لەوانی تر زۆرترە لەسەری پێویستە لە کرداریشدا لەوان لە پێشتر بێت. ئەو کەسانی لە ئاستێکی باڵادا خزمەتی گەل و نیشتیمان دەکەن دەبێت لە کەسانی یاسایی زیاتر ئەوراد و ئەسکار بخوێنن. دەتوانین هۆکارەکانی ئەمەش لەم چەند خاڵەدا ڕیز بکەین. 1. ئەو کەسانەی بەرپرسیارەتی قوڕس لە ئەستۆیاندایە زۆرترین پێویستیان بە نزا و ئەوراد و ئەسکار هەیە. 2. وەک پێویستی ئیمانێکی پتە و دەبێت هەر کەس لە ئاستی خۆیدا پەرستش و بەندایەتیەکانیشی زۆرتر بێت، واتە ئاستی قوڵی ئیمانی بەندە خۆی لە خۆیدا ئەو زیاتر پاڵ پێوە دەنێت بەرەو زیکری زیاتر. 3. بە گوێرەی تەلەسمی ئەفەلا ئەکوونە عەبدەن شەکوورا، دەبێت بەندە بەردەوام دەستی بە پەرستشەکانەوە بێت تا ئەوەی بەندەیەکی سوپاسگوزاری لێ دەردەچێت، چونکە ئەو کەسانی بگەنە ئەو ئاستە لە بازنەی مەحرەمەکاندا، ئەوانەی بگەنە ئەو مەیدانە وەک ئەوانە لیان ناڕوانرێت کە هێشتا لە داڵانەکاندا بەڕێوەن. وتەیەکی دیکەش کە دەدرێتە پاڵ حەسەنی بەسری دەڵێت ئێمە زانستمان بۆ دنیا ویست، ئەو ئێمەی بەرەو دواڕۆژ چێش کرد. ڕەنگە ئەم وتەیە پێش ئەویش وترا بێت، بەڵام دەدرێتە پاڵ ئەو وەک بڵێی لە سەرزاری ئەو ناوبانجی پەیدا کردووە. ڕەنگە گەر بڵین شوێنکەوتوان لە زانست و پەرستشدا لە هاوڵان لە پێشتر دیارن، ڕاست بێت، چونکە هاوڵان نوێنەرایەتی دیوێکی دیکەی ئیمان و بەندایەتی بوون. ئەویش بابەتی پاراستنی ئاین و بەرگری لێکردن و گەیاندنی ئەمانەتی پێسپێردراو بوو بە ساغ و سەلامەتی بۆنەوەی نوێ. سازدانی زەمینێکی گونجاو بوو بۆ زانست و پەرستش. گەر هاوڵان نەبوونایە ئاینیش نەدەبوو، بۆیە چرخی ئەوان باشترین چرخە و ئەوان تا دنیا دنیاە لە چاکەی هەر کەسێک کە شوێن ئەم پەیامە دەکەوێت بەشدارن. بەڵێ، سەردەمی شوێنکەوتوان سەردەمی لوتکەی زانست و کار بە زانست بوو. لە فەرمودەدا هاتووەکە یەکەم شتێک کە لە زانست هەڵدەگیرێت خشوعە. ئێستاش زانست خشوعی تێدا نەماوە و بەونبوونی ئەویش وەک بڵێی هەموو شتێک تەواو بووە. چەند کەسێکم ناسیوە لە ژیانمدا، بۆ نمونەیەکێکیان هێندە بە لێبڕاوانەوە نوێژی دەکرد کە چەند کەسێک پێیان دەگوتم کە بە بەردەم دوکانی ئەو کەسەدا تێپەڕم گە تەنها یەک جاریش تەماشای بکەم دواڕۆژم بیر دەکەوێتەوە. بەڵێ، باوەڕدار، بە تایبەتی باوەڕداری خاوەن زانست دەبێت خەڵک لە بینیندا خۆیان بیر بکەوێتەوە.